سرپرایز گەورەترین پێنووس چاو لەگەن لە چاو پێنووسی نۆرماڵە ئەڵەی سارۆخە لە هەر ماڵێکی یا تەختێکە سارۆخەمان RPG و پێنووسیش هەمان قەڵەم یا خودکارد من بە کوردی ئەڵەم پێنووس و لێرەیە من دەزانیاریتان لەسەر پێنووسە دەمێ کە من نوۆیان بەڕاست دەزانم و ئاخردانیان تۆزێک کۆمێدیە لەبەرەوەی کە من خۆم پێشترە و ڕێم تاقی کردبەوە ئەلان جۆتان لێ بێ بزانن چییە. یەکەم شت پێنووس سمبولی عیلمە زانستە و زیرەکیە. دووەم شت لە دارێک ئەتوانی 2500 پێنووس دروستکەی. سێم شت کۆمپانیای بیک کە کۆمپانیەکی فەڕەنسیە لە ڕۆژێکە 14 ملیۆن پێنووسی فرۆشتۆ بۆ هەمووی گیان. چوارم شت لە ئەمریکا ساڵانە 2 ملیۆن پێنووس دروست دەکەن. پێنجم شت درێژترین پێنووس 323 میترە و شەشم شت کۆنترین پێنووس هی ساڵی 1920